السلام عليكم ورحمة الله وبركاته. أو بابتك آمادم كردو لخزمة بريستان أما بابتك زور گرینگە و هەمووشمان کارمان پێیەتی و ئیشمان پێیەتی. ئەوی چۆن بتوانین بەڕاستی لەم ڕۆژگارەدا لەو ڕۆژگارە بە زەحمەت و سەختەدا چۆن بتوانین لەو خێزانی خۆمان بپارێزین لە هەموو لاڕێیەک و لە هەموو هەروەشانەیەک و لە هەموو کارەساتێکی ناخۆش و سەخت. قسەیەکی زۆر عاقڵ هەیە کە دەڵێن ئەگەر بتەوێ هەر ئۆمەتێک فاسد بکەی، هەر ئۆمەتێک وێران بکەی، تۆ بڕۆ دەستکاری سێ شتیان بکە. یەکەمین دەستکاری خێزانیان بکە، دووەمینیان دەستکاری خوێندن و فێرکردنیان بکە، سێمینیان قودوەکانیان ناشرن بکە. جا بە حەقیقەت ئەگەر ئێستا تەمەشای وەسعی کوردستانی خۆمان بکەین ئەبینین دوژمنانی ئەم دینە ڕێک خەریکی هەر ئەو سێن، هەم قودوە و پیاو گەورەکان لە پێشچاوی ئێمە ناشرین دەکەن و هەم ئەیانەوێت دەستکاری خوێندن و خوێندنی منداڵەکانمان بکەن و ئێستا زۆر بە قووەتی زۆر بە حەزمەیەکی شەریز دەیانەوێت بەڕاستی قەلعەی خێزانمان هەروەشێننەوە. ئازیزانی من، خەڵک وەختی خۆی منداڵەکانمان کە پەروەردە دەبوون لە سێ شوێن پەروەردە دەبوون: لە ماڵ، لە مزگەوت، لە قوتابخانە. بەڵام بەداخەوە ئێستا لە قوتابخانە پەروەردە نماوە و لە مزگەوتەکانیش ئەوەندە مەجال نماوە کە بتوانین منداڵەکان و نەوەکانمان تێدا پەروەردە بکەین، خوشک و دایکەکانمان تێدا پەروەردە بکەین. کەواتە تاقە شوێنێک کە ماوە کە قەلعەیەکی حەسینە، کە قەڵایەکە کە بتوانین ماڵ و منداڵی تێدا حفز بکەین لە هەموو لادانێک و بێدینیەک، تەنها ماڵەکانمانە. دەکەواتە ئێستا ئەو ماڵەش وا هجومی دەکەرێتە سەری و ئەو ماڵەش زۆر خەتەری لەسەرە کە دەیانەوێت ئەو قەلعەش بڕوخێنن. کاتێک کە ئەم قەلعەش ڕووخا جیلێکی بێسەروبەری بێهۆشی مەستی لێ دەردەچی، جیلێک نەدەزانی حەقی خوای چییە، نە حەقی دایک، نە حەقی باوک، نە حەقی خاک، نە حەقی میلەت، نەدەزانی احترام، ڕێز، قەدر، حورمەت چییە. زیلێکی فاشل، نەزیلی دنیا نەزیلی قیامەتن. چونکە تاقە شوێنێک کە زیلێکی لێ پەروەردە دەبێ و ئەو زیلە سەرت پێی بەرز دەبێ و چاوت پێی گەشت دەبێ، ماڵێکی ئارامە، ماڵێکی دیندارانەیە، ماڵێکە کە نووری خۆی گەورەی تێدا بنرەوشێتەوە. ئەلەو ماڵانە میلەت پێڕادەگەن، ئەلەو ماڵانە قیادەی دەستپاک پەیدا دەبێ، ئەلەو ماڵەی بانخوازی سەرکەوتوو لێ دروست دەبێ، ئەلەو ماڵەی خەڵکی ئەمین و دەستپاکی لێ دروست دەبێ، ئەلەو ماڵە زانا و دانا و مجتەهید و عولەمای لێ دروست دەبێ. هەر ئەوەی هەر ماڵی ڕێک و پێک نەبوو ئیمامی بوخاری دروست کرد، هەر ماڵێکی ئارام نەبوو ئیمامی شافعی دروست کرد. هەموو قیادەکان لە ماڵی ئارام دروست بوونە. کاتێک ماڵ شێوە ئەسڵەن ئەو منداڵە لێ دروست نابێت، چ کچ بێت چ کوڕ بێت. بە هەموو ئیحسایەی ئەوانەی کەوا مقابلەی خەڵکێکی سەر لێ شێوا و تریاخۆر و ئارەخۆر و زەلامکوژ و داوێن پیس و دزیان چوونە مقابلەیان کردووە، هەموو خەلەلەکەی دەگەڕێتەوە شێواوی ماڵەکەیان. هەر مجرمێک کە مقابلەی لەگەدەکەی دەبینی ئیلا سەری هەڵداوە لەو کاتێک کە ماڵەکە لێک ترازداوە، کاتێک کە ئەم دایک و باوکە مەسئولیەتەکەیان نەزانیوە بەرامبەر منداڵیان، کاتێک کە ئەو باوکە دایکەکەی تەلاق داوە، کاتێک کە ئەو ماڵە ئارامی لێ نەبووە، بۆیە ئەو منداڵانش مجرم و پیاوی خراپی لێ دەرچوو. کەواتە ئەوانیش باش دەزانن دوژمنانی ئەم دینە قووەتی هێزی مسلمانان لە ماڵدانە. ئەگەر ماڵەکەشیان ڕوخاند، ئەو قەلعەشیان ڕوخاند، هیچ قەلعەیەکی تر نامینێکەوە مسلمانان دەستی پێوە بگرن و منداڵ و نەوەی خۆیانی تێدا پەروەردە بکەن. ئازیزانی من، پاراستنی ماڵ و منداڵ واجبێکی ئیلاهیە. خوای گەورە بە خۆی ئەفەرمی: ئەعوذ بالله من الشیطان الرجیم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة
عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. خی گەورە دەفەرمی ئەی ئەو کەسانەی ئیمانتان هێناوە قو ئەنفوسەکم خۆتان بپارێزن لە غەزەبی خوا و لە جەهەنەم خۆتان بپارێزن و ئەهلیکم نارە خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگری جەهەنەم لە خەشم و تووڕەی خوا لە ئینحراف لە لادان چونکە هەر کاتێک کە ئەو باوکو دایکەی خۆی نەپاراست و منداڵی نەپاراست حتمما ئەو منداڵە سەرنجامەکەی جەهەنەم دەبێت کە زەلامێکی کە کەسێکی خراپ و سەرانجێز و ئارەخۆر و تریاخۆر و زەلامکوژی لێ دەرچوو یان ئافرەتێکی بێسەروبەری لێ دەرچوو حتمما عاقبەتی وانە ئاگری جەهەنەمە. جا بۆیە پاراستنی ماڵ وەکو پاراستنی دڵ وایە. دڵی ئینسانی سڕی ژیانی ئینسانەکانە. هەر کاتێک ئەم زەعیف هەموو جسمەکەشان دەکاتن هەموو جسمەکەی بێسەروبەر دەبێ لەبەرەوەی هێزی ژیانی ئینسانی حیاتی ئینسانی دڵیەتی لە دڵڕا ئەو خوێنە دەچی بۆ هەموو لەش بۆ ئەو گەشە ئەو جسمە ئیش بکا و گەشە بکە بەڵام کە دڵەکە زەعیف بوو وەستە ئیتر ژیانیش لە ناو جسمی ئینسانەکە ئەوەستێ. بۆیە ئەوانیش باش ئەزانن دڵی ئێمەی مسڵمانان خێزانمانن کە خێزانەکانمان ڕوخان کە ماڵەکانمان بێسەروبەر بوون ئیتر باقی ئۆمەت بەرەو کزی و لاوازی و وێرانی دەڕواتن. جا بۆیە چەند شتێک ئەنجام بدەین بۆ ئەوی ماڵەکانمان بپارێزین. خاڵی یەکەم لە پاراستنی خێزان هەربژاردننی دروستە. هەر کوڕێک نەزانی چ کچێک دەینی هەر کچێکیش نەزانی مێر بە چ کوڕێکی دەکا یەکەم نیشانەی ڕوخانیەتی یەکەم نیشانی فەوتانیەتی بیدایەتی بناغەی خێزانداری چۆن هەری دەبژێری. بۆیە پێغەمبەری ئازیزمان بۆیە پێغەمبەری خۆشەویست و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم کاتێک کە ئەزانی کوڕ و گەنجەکان عەقڵیان هۆش و فکریان ئەوەندە نییە بتوانن اختیاری یەکێکی چاک بکەن بۆیە بەخۆی هاتووە یارمەتی داون. بۆیە ڕوو لە کوڕەکان دەکات دەفەرموویتن تونکەح المەرئەة لأربع دەفەرمی گەنجینە خۆشەویستانی من کە گەنج ژندەینی بۆ چوار شتان ژندەینیتن لمالها وجمالها وحسبها ودينها فاظفر بذات الدين تربت يداك. گەنج کە دەگەڕێ لە دووژن لە بۆ ئەو چوارەی دەگەڕێ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو وەرە خاوەن دینەکە هەربژێرە ئەو ئافرەتە هەربژێرە کە ساحیبی دینە ئەگەنە پەشیمان ئەبیتەوە. وەڕوو لە باوک و وەلیەکان و باوکەکان و برایەکان ئەکا دەفەرموویتن من جاءكم ترضونه دينه وخلقه فزوجوه دەفەرمی ئەو کەسانەی دێن داخوازی کچەکانتان ئەکەن خوشکەکانتان ئەکەن یان ڕوو لە خوشکەکان ئەکە ئەوانەی دێن لە بۆ داخوازی ئێوە ئەگەر دین و ئەخلاقی هەبوو تو قبوڵی بکە بە مێردیدا إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. بەڕاستی ئەگەر ئێوە نەکەن ئەو قیاسی دین و ئەخلاق نەکەنە پێوەری بە شودانتان بەڕاستی ئەو وەختی فەساد و بێسەروبەریەکی زۆر پەیدا دەبێت. کەواتە بۆ ئەوەی ماڵەکانمان لە بیدایەتڕا قەڵایەکە بە ڕێک و پێچی دروست بێت دەبێ اختیاری تەواو و ڕێک و پێک هەبێ. خاڵی دووەم کە دەبێتە مایەی ئەوەی کە ماڵەکانمان بپارێزی دەستگرتنە بە دینی خوا. باشترین وەسیلە کە ماڵەکانمان حفظ بێ لە هەموو لادانێک ئەوەی دەبێ ئەو دایک و باوکە بە دین بن دەبێ ئەو دایک و باوکە بەڕاستی دەست بگرن بە ئیسلام دەست بگرن بە پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتێ ئەو ماڵە مەحفوظ و مەستوور دەبێ. کەواتە تەمەسوک بە دینی خوای پابەندبوون بە دینی خوای بەڕاستی ماڵەکان دەپارێزی لە هەموو ئینحرافێکی. جا بۆیە لە یەک لە دەوڵەتە ئەوروپیەکان مامۆستایەکی مزگەفت دەفەرمووی ڕۆژێکیان منداڵێکی ئەوە 6-7 ساڵانە هاتە ژۆرێک گوتی مامۆستا ئەمن دەمەوێت بما تەلەبە لێرە. ئەوش گوتی ئەخە چی ئەتوی هینایە؟ گوتی وەڵا دایکم ئەمنی هینایە. کا دایکت؟ تی وەڵا دایکم لە دەرەیە لۆ نایەتە ژۆرێ. تی وەڵا ناتوانی بێتە ژووری.
مامۆستایەکەس گوتی بەخۆم چوومە دەرێ دەبینم ئافرەتەکی سوفورە فەرمی خوشتی من چ دەوێ وەڵڵا ئەو منداڵم دەوێت لە لای ئێوە فێرە ئەدەبی بکەن گوتی باشە بۆ بەخۆت مسلمانی گوتی ناوەڵا من مەسیحیم ئەوە مەسیحی نازانی ئەوە مزگەوتی مسلمانانە ئەمە دینی خوا و ئادابی ئیسلامیان فێر دەکەن گوتی دەزانم مامۆستا منیش معجبم بەو ئەدەب و ئەخلاقی کە ئێوە فێری منداڵەکان دەکەن لۆیە منداڵی خۆم هینایە فێریکەن تم چ لە ئێمە دیتووە تو یەک لە منداڵی جیرانەکانمان لە مزگەوتی ئێوە دەخوێنی هەموو ڕۆژە دەبینم ئەو منداڵە کە دەستە دەرێ دێتە مزگەوت کە دێتەوە دەستی دایکی ماچ دەکا لەکن ئەمە ئەو شتە نییە لكن ما أورز حرمتي دايشينية لو يزور في معزب بموتم والله دبي من دالي خوم لو شوينا فيرا برورد بكم عزيزي من بلا من دالي وأجر من دالة كان من فيرا آداب وخورة وشتي إسلام كر فيرا أدب وسنني پیغمبر ما كر عليه الصلاة والسلام وبخوش ما بابن بوين بدين يقين تام به أم آدابو أم دين دارية أو عائلة هم دبارزيتن دزاني أو دايكو باوكي قرآن بخوين لمال يعني هر ماڵێ کە قورئانی تێدا بخوێندرێ نورێک لەو ماڵێ هەردەستی بۆ ئاسمان مەلائیکەتەکانی ئاسمان بەسای ئەو نورە ماڵەکە دەزانن قورئان خوێنێک لەو ماڵەی هەیە مامۆستایەک هەبوو لە هەولێرێ پیاوێکی بەدین هەبوو لە هەولێرێ ناوی سەید عەبدوڵڵا بوو ڕەحمەتی خوای لێبی سەید عەبدوڵڵای نۆغەرانی ئەم پیاوە زۆر پیاوێکی ساڵح بوو بەڵام نە خوێندەوار بوو هیچی نەدەزانی باوکی یەکێک لە مامۆستایەکانی هەولێرێ خزمەتی دەکرد ئەو باوکی ئەو مامۆستایە کە خزمەتی ئەو مامسەیدەی دەکرد قورئان خوێن بوو فەرمی ڕۆژێکیان قورئانم دەخوێند لە خزمەت مامسەیدی دیتە مامسەید گوتی غەڵەتت کرد وەڵام مش گوتی گەڕامەوە و خوێنمەوە دیتە فعلا غەڵەتم کرد وتی یەک دوو جاری دیکە ئەوە خوێندم هەر گوتی غەڵەتت کرد ئەمش گوتم مامسەید ئەتۆ حرفی قورئانی شارەزانی ئەخە چۆن دەزانی ئەمن غەڵەتم کرد گوتی مام فەقێ ئەمن نازانم لە قورئانی بەڵام ئەوەندێ دەزانم کە ئەتۆ قورئانی دەکەیەوە دەخوێنی نورێک لە قورئانەکەی بەرز دەبتەوە لەو ئاسمان هەر کاتێک کە قەتع دەبی دەزانم غەڵەتت کردیە سبحان الله تخوا ماڵێک نوری قورئانی لێ بەرز ببتەوە نوری شەو نوێژی لێ بەرز ببتەوە نوری ذکر و تەهلیلەی لێ بەرز ببتەوە نوری سەڵەواتی لێ بەرز ببتەوە چۆن خوا ئەو ماڵە ناپارێزی چۆن خوای گەورە ماڵ و منداڵی ئەو کەسە ناپارێزیتن خاڵی سێیەم کە منداڵەکە ئوسرەی خۆمان و عائیلەی خۆمانی پێ بپارێزین ئەوەیە پەروەردەیەکی ئیمانیە ئازیزانم بەڕاستی ئێمە کەمتەر خەمین لە پەروەردەدا دەبی بەڕاستی منداڵەکانمان لەسەر ئیمان و خواترسی پەروەردە بکەین دەبی منداڵەکانمان دەستیان بگرین بەرەو مزگەوت بیان بین لەگە خۆمان بیان بین دەستی منداڵەکانتان بگرن حتا بۆ نوێژی بەیانی زۆر کاریگەری هەیە نوێژی بەیانی لەسەر منداڵ زۆر کابرایەک منداڵێک لە مەکتەبێک دەخوێنیتن یەک لە تەلەبە بیعارەکان بەردێکی لە مامۆستای دەدا کە مامۆستا ئەو ڕدەداتەوە دەرێ چێ ئەو بەردەی لە مندا هەر ئەو تەلەبە ناڕەحەت و بیعارە ئیشارە لۆ تەلەبەیەکی زۆر فەقیر دەدا دەرێ مامۆستا ئەوە بوو مامۆستایەکەش ئینفعال دەکا و بەبێ ئەوەی لێ پێستەوە جێی منداڵەکەی دەگری و دەیباتە کەم مدیری دەرێ ئەو منداڵەم لۆ پەروەردە بکە عقوبەی بدە لەبرەوەی بەڕاستی زۆر بێ ئەدەبی کردیە لە بەرامبەرم بەردی لە من گرتێ لە ناو شوعبەدا مدیرەکەش پێی دەرێ کوڕم دەستت بکەوە با لێت دەم دەرێتە مدیرەکەی ناتوانی لێم دەی دەرێ ئەمن مدیرم ئەتوو تەلەبەی منی چۆن ناتوانم لێت دەم دەرێ مامۆستا ناتوانی لێم دەی ئەخە دەرێ بە چ سیفەتێکی چۆن ناتوانم لێت دەم دەرێ لەبەر ئەوەی بە نوێژی بەیانیم بە جەماعەت کردووە لە بابم جێلێ بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک نوێژی جەماعەت بکا بە جەماعەت هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت بکە لە زەمان و ستری خوایدایە لێ تۆ ناتوانی لێم بدەیت یەکسەر مامۆستایەکە زۆر خۆی پێی خەجاڵەت بوو کە منداڵێکی ئێوە بزانە چۆن پەروەردە بکراوە بزانە ئەو سیقەیە بەو حەدیسەی هەیە لە یەکێک لە شارە ئەوروپیەکان لە دەوڵەتە ئەوروپیەکان گوتپیانە منداڵەکان لە یەک و دوی من تەوەستەی پێمان خۆشە بزانە هەستانەیە ببن بە چی منداڵک گوتپی حەزم لێ ببمە تەیار یەک گوتبوو ببمە دکتۆر یەک بوو ببمە محامی گوتپیانە منداڵێکی مسلمانیش تۆ حەز دەکەی ببیت بە چی تی حەزم لێ ببم بە سەحابی سەحابی نییە لەکنەوە شتێک نییە مهنەک نییە لەکنەوە ناوی سەحابی بی
تەلەفۆن لە بۆ داک و بابەکەی دەکەن دەرێن بابە منداڵێکتان لە لای ئێمەیە پێمان خۆشە حەز بکەین بزانین ئەو منداڵە حەزی لە چییە و لە مستەقبەل دەوێت ببیت بە چی دەڵێ وەڵا حەزم لێ ببم بە سەحابی چییە پێمان بڵێن هەتا لوی تەرتیب بکەین دایک و باوکەکە زۆر عاقڵ دەبین دەرێ پێم خۆشە مامۆستایەکان بێنە ماڵی ما قاوەیەکیش دەخۆین و ئەوزە پێتان دەرێن سەحابی چییە ژن مێر ئەنی دوو مامۆستا دێنە ماڵی ئەو قوتابیەی لەوێن دەر دایک و باوکی مەرحەبایەکی گەرمیان دەکەن و قاوەکیان دەدەنێ ئەوزە پێیان دەڵێن سەحابی ئەو دەرسەیە کە ئێمە هەموو ڕۆژێک هەر ڕۆژێ باسی سەحابەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ منداڵەکانی خۆمان دەکەین سەحابی ئەو کەسانەنە کە لە دەوری پێغەمبەری ئیسلام بوونە و خزمەتی دینی خۆیان کردیە ئەوەندە ئەو منداڵە تەئسیری لێوەرگرتووە لە سیرەی سەحابی ئەوەندە خۆشەویستون تەمەنای کردووە لە ژیانیدا لە مستەقبەلیدا ببێت بە سەحابی سوبحان الله بەهۆی ئەو قسەی ئەو دوو مامۆستای هەردوو ئیمانیان هێنا ئەوە گەنجی ئێمە بڕۆن لە گەنجی ئێمە بپرسن بزانن کاکە هەستان لێ ببن بەچی هەموو شتێکیان دەبیر بێ سەحابەیان دەبیر نییە نەک ئەوە ناوی دە سەحابەی بە مەزبوطی نازانن زەبەڕاستی پێویستە لە ماڵەکاندا با دەرسی ئاینیمان هەبێ با دەرسی دینیمان هەبێ ئەربعینە نەوەویە کتێبەکە دایک و باوک زۆر بە ئاسانی دەتوانی هەر هەفتە یەک ڕۆژ بە جومعان پاش ئەوەی کە نانتان خوارد عائیلەکە خڕبوویتەوە یەک حەدیثیان لە بۆ شەرح کە بابی بەڕێزم داچی ئەزیزم یەک حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لۆ منداڵەکان شەرح کە بزانە چ کاریگەرێکی تەواوی دەبیتن خاڵێکی تر لە پاراستنی ماڵ ڕفقەتی خراپ و عائیلەی خراپە هەر ماڵێک بەڕاستی هاموشۆی ماڵێکی خراپ بکەن حتما ئەوانیش تەئسیریان دەبێ و ماڵ و منداڵەکەشی لە دەست دەڕوە بە ئیحساییەکی کراوە 159 ئەو ماڵانەی ئینحرافیان کردووە سەبەبی ئەوەی کە هاموشۆی ماڵێکی خراپیان کردووە بڕۆنە سزنەکان 190 ئەوانەی کەوا سزنن برادەری خراپ تووشی کردوون 190 ئەوانەی کە ئینحراف دەکەن لە بەرەو گوناح دەڕۆن برادەری خراپ تووشی کردوون دەکەواتە زەبێ زۆر وریابین ئێمە هاتوچۆی چماڵێک دەکەین مەرحەبای چماڵێک دەکەین دەچینە چماڵێک لێ دەگەڕین منداڵەکانمان هاموشۆی چماڵێک بکەین بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي متقي نبي نێتەوە ماڵت چونکە ئەوەی کە متقی نەبی بێتە ماڵت عیب و عارت دەباتە دەرێ یانە خوا نەخواستە تەمەشای ناموست دەکا یاخود چاوی پێت هەر نایە و حەسوودیت پێ دەباتن دێکەواتە زۆر گرینگە بەڕاستی کە ئێمە هاموشۆی عائیلی دەکەین ئەو ماڵانەی هەر بژێرە چی هەم ماڵ ئەوەیە کە هاموشۆی بکەم چکە منداڵەکانی تو بتەوێ نەتەوێ متەئسیر دەبن بە ماڵ و منداڵی ئەو عائیلەی کە دەچی زاخوا نەخواستە ئەو عائیلە بێسەروبەر بن منداڵەکانی توش هێدی بێسەروبەریان لێ ڕەنگ دەداتەوە ئاخر خاڵ و ئەوەی سۆسیال میدیایە بەڕاستی سۆسیال میدیا کاریگەرێکی زۆر باش و خراپی هەیە لەسەر عائیلەی هەم باش هەم خراپ بەس بەداخەوە ئێستا ئەو تەلەڤیزۆنانەی کە ئەو حەڵقە لە دۆ بلاسکراوانەی تورکی و کۆری و نازانم چ لێ دەدەن بەڕاستی ماڵی خەڵکیان وێران کردووە ئەم حەڵقانە بە 200 حەڵقە و 300 حەڵقە خۆ ئەوە بە ئاسانی عەرز ناکرێ چەندەها دکتۆری علمی نەفس چەندەها دکتۆری علمی ئیجتیماع دادەنیشن لێک دەدەنەوە دیراسە دەکەن چۆن بتوانین ئەو حەڵقانە ماڵی موسڵمانان وێران کەن یەک لەو خوشکە بەڕێزانەی کە دکتۆرای هەیە لە تەلەڤیزۆنی لۆکاڵی بە خۆم جێم لێبوو دەیگوت ئەو ماڵانەی کە متابعەی ئەو حەڵقانە دەکەن بە 6 مەرحەلە ئەو حەڵقانە چی کردووە ماڵەکەش دەیکاتن زانە بە 6 مەرحەلە ئەو خوشکە بەڕێزەی ئەو برا عەزیزەی کە متابعەی ئەو حەڵقانە دەکا بە 6 مەرحەلە ئەو تەلەڤیزۆنە نەتیجەکەی چبی ئەو ماڵەش نەفسی نەتیجەیە مرحلەی یەکەم چییە کچی جوان کوڕی جوان سیارەی جوان ڤێلای جوان ئەوە سەرنجڕاکێشە ئەمیش بی تەمەشا بکەم ماشەڵڵا ئەو سیارە جوانەی ئاخر مۆدیلە ماشەڵڵا ئەو ڤێلای ئەو شوێنە خۆشەی ئەوە یەکەم شتی سەرنجڕاکێشە
ئافرەت بی لەبەر گەنجەکان، گەنج بی لەبەر ئافرەتەکان، پیاوی مەلابی لەبەر سەیارەکان، بە ئەوها بڵێم مێمە هەر یەکی بە نەوعات سبحان الله سەرنجی ڕادەکێشی. ئەو مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووەم ئەو زادێت کۆمەڵک کێشە و معاناتی باز دەکا، ئەو بەڕێزە هەست پێ دەکە ئەی کوڕە خۆمیش ئەو معاناتەم لێیە، وەڵا مێردەکەی منیش دڵی پیسە، بە قورئان بابی منیش دڵی پیسە، بە قورئان مێردەکەی منیش زاڵمە، مێردەکەی منیش ڕەزیلە. ئیتر هەموو ئەو کێشانەی کە لە ناو حەڵقەکەی دەبینی ئەو ئافرەتە لە خۆی دەبینی کەوانە ئەو دوانە بوونەیەک منە ئەو دوانە ئێستا بوونەیەک. ئەوزە کوڕەکە دەبینی فعلەن ژنەکەی ئیحتیمامی پێنادا، ژنەکەی خزمەتی ناکە، ژنەکەی ئەوەندە بە بەدەنجەوە نایە. عینەن کوڕەکەش دەبینی نەفسی معاناتی هەیە، هیچ فەرقی نییە. دەی بزانم چی لێ دێ؟ ئەوە دووەم. سێم ئەوزە متابعەی دەکا. متابعەیەکی وە لێ ناگەڕێ یەک حەڵقەی لەدەست بچی. ئەگەر ئەبم برێمە مەلاشنی هەستە بچینە ماڵی فلانی دەرەوەڵە حەڵقەمەیە ئەو شۆ نایەم. ئەدی باشە ئەو کچە چ دەکاتن لەو معاناتەی کە دەژی، لەو زەحمەتەی، لەو ژیانە سەختەی کە دەژی چ دەکاتن ئەو کچە؟ دەستی عاشقەیەک پەیدا دەکا، دەستی دۆستێک پەیدا دەکا، دەستی خیانەت دەکا. ئەویش عینەن قەناعەتی پێدەنی کە خیانەت بکە. ئاخریشی باشە ئەگەر لێم ئاشکرا بوو، ئەگەر حەیام چوو حەلەکەشی لە بۆ دادەنێ، هەر فلیمەکە بۆ خۆشی حەیاشی دەبا و حەلەکەشیشی لە بۆ دادەنێ. بزانە ئەمە بەبێ ئەوەی هەست بکەین سبحان الله، بەبێ ئەوەی هیچ ئاگایەکمان دەبێ ئۆتۆماتیکیان ئەم حەڵقانە ماڵی ئێمە وێران دەکەن. جا بەڕاستی دەبی زۆر زۆر وریای سۆشیال میدیا بین، ئاگاداری فەیسبووکت بی، ئاگاداری تیکتۆکت بی، ئاگاداری هەموو ئەو ئەجهیزە ئەلکترۆنیانە بی کە بەکاری دەینی، چونکە ئەگەر نەزانی بەکاری بینی بەڕاستی ماڵت وێران دەکاتن. جا هەندە پیاو هەیە دەرێ کوڕە ئەلحەمدوللا خۆ کچەکەم لە ماڵەیە نەچوویتە دەرێ، بەڵام خۆزی هەر لە دەرێ باە، چونکە کە لە ماڵەیە هەم لەگەر هەموو خەڵکیە، بەڵام ئەگەر لەگە دەرێبی لەگەر یەک کەسیە چەند فەرقی هەیە. دەرێ ئەلحەمدوللا کابرا دەرێ کوڕەکەمەوە لە ماڵەیە لە غورفەی خۆیتی نازانی لە غورفەی خۆیتی، بەڵام تووشی سەد خراپە و ئینحرافی بووە. جا بەڕاستی دەبی زۆر زۆر وریابین، ئاگاداری ئەو سۆشیال میدیایە بین، چ تەلەڤیزۆنە، چ فەیسبووکە، چ هەمیم ئەو ئەجهیزە ئەلکترۆنیکە ئەو مۆبایلە بەڕاستی بەکارهێنانی غەڵەت ئەبێتە ماڵی مارکاوری لە بۆ هەمومان. سپاسان دەکەم بۆ جێڕاگرتنتان، خوا جەزای خێرتان داتەوە یا ڕەبی. هیوادارم ئینشاءڵڵا ئیستیفادەتان کردبی لەو چەند خاڵێک کە گوتبم. وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم.